ڕێژەی توشبوون بە نەخۆشی شەرپەنجەی مەمک لە زیابوونە لە خانمانە ئەویش لەبەر چەند هۆکارێک وەکو باسم کرد بەرکەوتن بە تشک یان جۆری خواردن یان مەسەلەن مەسەلەی بۆ ماوەی ئەمانە هەمووی هۆکارن بە ئەگەری توشبوون بە نەخۆشی شەرپەنجە یان لەوانەیە مەسەلەن لە پێشووترا هەبوو بێت و ئەو خانمە لەبەر ترس یان لەبەر شەرم نەیتوانی بێ باسی ئەو بکا کە گۆڕانکاری لەمە بکە هەیە ئێستا وشاری خەڵک زیاترێکە خەڵک زیاتر گرنگی بە تەندروستی جەستەی خۆی ئەیە ئێمەش زۆر بەڕاستی تەکید لەوە ئەکەینەوە لە خانمان کە دایمەن پشکنین بۆ خۆیان ئەنجام بدەن ئەگەر هەر گۆڕانکاریەک هەبێ پشکنینی بۆ بکرێ لەوانەیە لە پێشووترا ئەم جۆرە پشکنینانە نەکرایە و بۆیە تەشخیصکردنی ئەم نەخۆشیەش کەمتر بووە گرنگیدان بە مەسەلەی خۆراک و تەندروستی گشتی زۆر گرنە بۆ ئەوەی ئەو خانمە جەستەی با بڵین ڕێک بێ دوورکەوێتەوە لە قەڵەوی خواردنێکی پرۆڤیتامینات و ئەمانە بەکاربێنێ لەبەر ئەوەی مەناعیلەشی و بەرگری لەشی بەقەوەتر بێ هەموو خانمێک لە تەمەنی 20 ساڵیەوە ئەبێ مانانە پشکنینی بۆ خۆی ئەنجام بدە لە دوای تەواوبوونی سووڕی مانانە پشکنینەکە خۆی بۆ خۆی ئەکا لە ماڵەوە بۆ هەردوو مەمکی ئەکا هەر کاتێک هەستی بە گۆڕانکاری لە مەمکیا کرد ئەبێ پشکنینی بۆ ئەنجام بدرێ هیچ هەستی بە هیچ شتێکیش نەکرد مەفروضە 6 مان جارێک یان ساڵی جارێک بچێتە لای پزیشکێکی پسپۆر پشکنینی بۆ ئەنجام بدا تشکی مامۆگرافی لە سەر و تەمەنی 40 ساڵەوە ئەکرێ بە 2 ساڵ جارێک بۆی ئەنجام ئەدرێ بەڵام ئەگەر هاتوو گۆڕانکاریەک هەبوو لە مامۆگرافیەکەیە ئەوە سۆنەری بۆ ئەنجام ئەدرێ قۆناغی دەستنیشانکردنی نەخۆشیەکە زۆر مهمەوەتە ئەگەر بزانین ئەو نەخۆشە لە چ قۆناغێکە ئەگەر لە قۆناغە سەرەتایەکانە بێت حەجمی گرێکە بچووک بێت بڵاو نەبوو بێتەوە بەلەشیا بەس تەنانەت لابردنی گرێکە و دەوروپشتی نمونەیەک لە بنباخەڵی وەرئەگیری ئەگەر بنباخەڵی توش نەبوو بێ بەو جۆرە پێویست بە مەمەک بڕینەوە ناکە بەڵام خوا نەخواستە ئەگەر بێت گرێکە گەورە بێ یان زیا لە گرەیەک لە مەمکەکەیە هەبێت بۆی هەیە ئەو خانمە پێویستکە مەمکی بۆ لا ببرێ واتە قۆناغی دەستنیشانکردنی نەخۆشی شەرپەنجە زۆر گرنە بۆ جۆری نەشتەرگەریەکە هەروەها بۆ چاکبوونەوەی و ڕزگاربوونی لە نەخۆشی شەرپەنجەی مەمک چارەسەرەکانی نەخۆشی شەرپەنجەی مەمک چەند جۆرێکە یەکەمیان نەشتەرگەریە عیلاجی کیمیاوی عیلاج بە تشک لەگەڵ عیلاجی هۆرمۆنات بەنسبەت عیلاجی هۆرمۆناتەکانەوە ئەو گرێی کە با بڵین ئەینێرین بۆ پشکنینی خانەکان بۆمان دەرەکەوێت لەوێ ئەگەر هۆرمۆنەکانی پۆزتیڤ بێ یان نەگەتیڤ بێ ئەگەر بێت و کاریگەری هۆرمۆنی ئیسترۆجین و پرۆجسترۆن هەبێ لەسەر گرێکەی ئەو خانمە پێویستەکە بەلایەنی کەم بۆ ماوەی 5 ساڵ عیلاجی هۆرمۆنات وەرگرێ بەڵام ئەگەر بێتەوە نەگەتیڤ بێ هۆرمۆنەکانی ئەو پێویست ناکە ئەو عیلاجی هۆرمۆنیە بەکار بێت نەشتەرگەریەکە بەپێی حەجمی با بڵین بەپێی قەبارەی گرێکە و بەپێی قۆناغی نەخۆشیەکە فەرقەکە بۆ نمونە ئەگەر گرێکە بچووک بێت ئەوە تەنها بەس گرێی شێرپەنجەکە و دەوروپشتەکەی پاکرێتەوە پێویست ناکە مەمکەکە لا ببرێ بەڵام ئەگەر گرێکە گەورە بێ یان زیا لە گرەیەک لە مەمکەکەیە هەبێ لەوانەیە پێویستکە ئەو خانمە مەمکی بۆ لا ببرێ لە قۆناغی چواری نەخۆشی شێرپەنجەی مەمک واتە ئەگەر بڵاو ببێتەوە بە جەستەی ئەو نەخۆشەیە لەویا پێویست بە نەشتەرگەری ناکە ئەبێ عیلاجی کیمیاوی پێش بخرێ واتە نەخۆشەکە عیلاجی کیمیاوی و لەوانەیە هۆرمۆناتی پێویست بێ قۆناغێکی هەیە لە نەخۆشی شێرپەنجەی مەمک پێ ئەوترێ قۆناغی سفر واتە قۆناغی نەزۆک ئەمە تەنها بەس وەکو کلس دەرئەکەوێ واتە هێشتا گرێ دروست نەبووە لە مەمکی خانمەکە لەبیا نەشتەرگەری ئەکرێ بۆ خانمەکە پێویست بە کیمیاوی ناکرێت لەوانەیە بەس تەنها تشکی پێویست بێ لە دوای نەشتەرگەریەکە هیوادارم خانمان زۆر گرنگی بن بە تەندروستی خۆیان و بە تایبەتی بە تەندروستی مەمکیان هەموو خانمێک فێر بێ لە تەمەنی 20 ساڵیەوە پشکنینی بۆ خۆی ئەنجام بدە ئەگەر هاتوو هەر گۆڕانکاریەکی هەست پێ کرد لە مەمکیا ئێهمالی نەکا پشتگوێی نەخا پشکنینی بۆ ئەنجام بدرێ هەر گرێک ئەگەر لە مەمکا توش بێ دروست بێ واتە ئەوە نییە کە ئەم خانمە توش بۆ بە نەخۆشی شێرپەنجەی مەمک چونکە جاری وایە نەخۆشەکە ئەڵێ وازی لێ ئێهێنم با هەر نەزانم چییە بەڵام ئەو بیرکردنەوەی زۆر هەڵەیە چونکە ئەگەری گرەی ئاسایی با بڵین گرەی پاک زۆر زیاترێکە وەک لێگرەی شێرپەنجە کە چارەسەرکردنەکەیان زۆر ئاسانە پێویست بە کیمیاوی ناکا گرەی پاک پێویست بەوە ناکە کە هۆرمۆناتی بۆ وەرگرێ لەوانەیە بە نەشتەرگەریەک یان هەر پێویست بە نەشتەرگەریش ناکا لەوانەیە بەس پێ بڵین ئێمە متابعی بۆ ئەکرێ
ئەو خانمانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن بێئومێد نەبن چارەسەر هەیە لە ئێستاە بە نەشتەرگەری بێ یان بە عیلاجی کیمیاوی بێ یان لە ڕێگەی تیشکەوە قۆناغی دەرەجە 1 و دەرەجە 2 بە ئاسانی چاکبوونەوەی تیا هەیە قۆناغەکانی کەش چارەسەری بۆی هەیە و نەخۆشەکە ئەگەڕێتەوە سەر باری پێش ئەوەی کە دەستنیشان کرێ بە نەخۆشی شێرپەنجەی مەمەک.